ئەمساڵ ئێمە لە پارێزگای سلێمانی 439 هۆڵی تاقیکردنەوەمان هەیە بە زانستی وێژەیی و پیشەیەکانەوە و 18236 قوتابی خوێندکاری زانستیە، 6836 کەسیشی قوتابیشی وێژەیەکانن و 1310 قوتابی خوێندکاریشمان هەیە. لە ڕووی پاراستنی شەوانێ ئەگەر وەرەقە سپێکەش خوا نەخواستە ڕسمی بگیری و بچێتە دەرەوە ئێمە ئەزانین لە بەلەحزات لە چه هۆڵێکە هیچ قوتابیەکە و چۆن هاتوۆتە دەرەوە یەکسەر ئیجراعاتی شەکرێ. خۆشتان ئەزانن پێش تاقیکردنەوەکان 4 باندی فرۆشتنەوەی پرسیار و هەڵقڵەتاندنی قوتابیان گیرابوون و هەفتەی ڕابردوو یەکێکیان بە 3 ساڵ حکم درا و لەم ڕۆژانەشە عەرزی 3 کەسی کە لەو تاوانبارانی کە قوتابی خوێندکاریان هەڵقڵەتاندووە گیران و لە مەنتەقەی سۆران و لە پژنەریش باندی تر گیراون. کاتە بە گشتی 4 باندیش گیراون، تەمەناکەم زۆر هاتی تر بێ لە ساڵانی ڕابردوو و ئەوەی بە ئێمە کراوە لە هەموو ڕێکەوە پێداویستەکانی خوێندنکەرەوە لەگەڵ و مەسەلەی کارەبا لەگەڵ بەڕێوەبەرتی گشتی کارەبا بە سوپاسەوە هەموو مەحاویل و فیدەرەکانمان داوە